نەما ئەو چێ هۆزان لە پشتۆلۆ دەکا ویددیوەکی نوێ لە ئاریگی مینگ و ڕەمەزان لەگە ئەوبراوی برام بەخێر هاتی ئەزیزی سەلامەت بی ڕاد ناگرم یەک پرسیارمان هەیە بەڵێ سەبەب چییە ئاریگەیمینگت هەڵبژاردیە وڵای بەڕاستی کوڕەکەم هەردەم تمشای ڤیددیۆ و ئەشیەکانتان دەکاتن زۆ بەخێر بێن هەردەم وڵی نزیکەوە تقریبان ماگونیۆک دوو مانگە ئەو یاری پێم بڵێنا هەر لە سەیەک کاکە ئەو یاریە جارشکە هاتم ئۆزاری دووەمە سێم وڵی ئەمە بە خۆمان نەما ئەو چێ هۆزان لە پشتۆلۆ دەکا نەمان دەزانی کە ئەو هادفتە تڕێن لێ یان لە چاوەڕوانیمە دەرچوو شتەکە باشە یاریەکە لە تەلەفۆنی ئێستاکە نزیکە 4-5 تەلەفۆن کردی بەس ئەو ڕۆکە زۆر بەخێر بێ ئەتو لە بۆ یاریەکی پێم بڵێ هاتبووی کە نرخەکەی 23,000 بڕۆ ژۆرێ بای 3 دیکە بازاری بکە هەدیمێ قوربانیتم دەکات چەند دەرێ سەرکەوتوو 69 بای 69,000 بازاریکە فەرمو زۆر بەخێر بێ قوربانی عەزیزی سەرچاوان بەخێر بێن لە بۆ ئاریگەیمینگ زگرێک لە کۆمنتی لە بیرمەکە